ما گوێمان لێبوو ئەو جارە بە ئاشکراتر چەند جارە حیزبی دەسەڵات لە ناوخۆ جاروە بوو تەوجیهی دەدا دوسێ جار ئاگادار بین با ناویشێن برادرانی پارتی و حیزبی سۆشیالیست دوسێ جار لە ئامادە باشیدا بوون 6 مانگ لەوە پێشتر کە گوتیان ڕووداوی زۆر گەورە لە عێراق ڕووی نەدا بەڵام ئیعلانیان نەدەکرد هەرچی ئەو مانگەیە مانجینۆ بەڕێز کاک وشیار زێباری ئیعلانی کرد دکتۆر محەممەد ئیحسان ئیعلانی کرد بە تەوجیهی حیزبی جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئیعلانی کرد گوتی حربەکی گەورە بەڕێوەیە ئەوانە هەموو گزارش لەوە دەکەن کە لە لای سەرکردایەتی کورد خوێندنەوەیەک دەکرێ بە هەڵە لە بۆ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ینی بە هەڵە دەست پێکە یان وەکوبرەی سەرچاوەی زانیاریەکانیان هەڵەیە ئەگە خوێندنەوەش ئەمە هەموو زانیمان هیچ شتێکی وا ڕوونادا ئەمە جارت کەس باسمان کرد ئەگە خۆی دەبی شەڕ ئەمریکا بیکە لە بۆ ئەوەی ئەمە باسی گورز ناکەین باسی شەڕ دەکەین شەڕ جودایە گورزدە گورز لە تافیز و سلاحیەتی ڕئیسەکاندا هەیە من ئێستا ئیسرائیل کابینەی جەنجیان ڕاگەیاندیەوە سلاحیەتی درایتە لەلایەن کنێسەت ئەمریکا دەتوانی سلاحیەتی گورز بدا بەڵام ناتوانانی سلاحیەتی شەڕ بداتە ڕئیس تەنها لە عێراق پێیدرا بوو ئەیش لەو مانگەی بەعکسی ئەو پێشبینیانەی سەرکردایەتی کورد ئەو دەسەڵاتەشی لێستاندراوە حتا لە ناو عێراقیش ناتوانانی شەڕ بکە شار ئەمە لێرە باسمان کرد ئێستا ئەوەی دووبارە دەکەینەوە کە تەواقعمان گوتمان ڕوونادا ئەیژەوەیە لە بۆ ئەوەی ئیعلانی حرب بکرێی پێدرن شەڕ سێ هەنگاوی زۆر گەورەی پێویستە یەکەمیە بودجەی پنتاگۆن دەبی زیاد بکرێ جارت کەش باسمان بودجەی پنتاگۆن هەموو جا ساڵانە لە دەورەی 700 ملیارێتە بەلای کمی دەبی لە تریلیۆنێکی ڕەت بدا ئێوە نەکرا ئەنی ئەوە نییەکە خەنگاوی یەکەمە کە ئەگە حرب ببی دەبی بودجەی پنتاگۆن زیاد بکرێت شتی تر هەیە بەزەم سێ ئەساسی دەدەنا بڕۆ دەبی تینکتانکانی ئەمریکا بخوێنیوە تەقریری ڕسمی دەدەنن کە چۆنە چ دەکرێت ئەتو لەیش دەزانی ئەوە شەڕ دەکرێیان ناکرێت بەڵام لەوانە گەڕێ ئەمە سێ ئەساسیەکەیە ئەوە یەکیان پرسی پنتاگۆن و بودجێ دوو موافقەی نەتەوە یەکگرتوەکان بە تایبەتی مەجلیسی ئەمن سێ هاوپەیمانیەکی نێودەوڵەتی تقریبان 40 ساڵ دەبی ئەمریکا هیچ شەڕێکی بەتەنها نەکرێت دائیمەن هاوپەیمانی بووە ئەگە ئاخری بەتەنها مابیتەوە تقریبان دۆڕاندیتی ئاگامان لێبی ئەمریکا ئەو ئەمریکایە گەورە کە بەتەنها مابیتەوە دۆڕانیتی لە چێ دۆڕانیتی ئەنگۆ لە بیرتان شدەنە لە سۆماڵ دۆڕاندی لە لبنان دۆڕاندی ئەو هیچی ڤێتنام و ئەوی باز ناکەین لەوێ لە ئەفغانستان دۆڕاندی کە بەتەنها مابیتەوە دەدۆڕێنی ئەمریکا ناتوانین خۆی ڕابگرێت لەباندێ پێویستی بەو سێ هەنگاوێ ئێو سێ هەنگاوە هیچی نەک دیارنیە لە ئاسۆش دیار نییە ئەم تعجبما سەرکردایەتی ما چۆن هەرغەڵتا ئەمە بڕێکمان لێ پێچینەوە کرد لێ پێچینەوەکە لە پێناوی ئەوەیە کە قازانجیان پێ بگا جارشکە بەڕێ من ئەوەی دووبارە نەکەنەوە ئەو هەڵەیە گەورەکە تو ئیعلان بکەی زۆربەی ئیشوکارەکانت ڕاگری لەسەر ئەوەی کە عێراق تێکەچی عێراق ڕوبەڕووی شەڕ دەبتەوە دوای لە ئاخرێت و بێ قۆتی تەسلی وای لێ دێ ئەتوکە لە هەنگاوەکە شکست دەینی ئیتفاقیەک دەکەی ناوعەک لە تەسلیم بوونەوەی پێدرێن عادەتەن وهایە یعنی توکە پێشبینیەکەت سەرکەوتونەبوو دەن کاکە هەتا زوو هەتا با لە دەستمان نەچووە وای لێ دێ ئەمە بە پێی لێ پێچینەوەی ما سەرکردایەتی ئێستای کورکۆ ئەمە هەر کۆمەڵگەی کوردی و مسەقەفی کوردی و بە خۆشمان لێرە تووشی دەرد بووینە ئەیش تووشێ و دەردەی بووە زۆر متمانە و ئەعتیمادی لەسەر عەقڵی کوردی نمایە دەنام پێم وایە لەناو مەکتەب سیاسی حیزبەکانی خۆیان خەرچی عاقلی لێ وەڵام ئەعتراف دەکەم زۆر عاقلی تێدا دەزانن ئەوی شەوانیە چکەم جاروێ بڕوەک دیتی تشم ینی ئەو گفتوگۆیەمان کردێ زانیتیان وانیان حتا لە
ئوستازی جامی جارەکە من پێم گوتم ئەو ڕیفراندۆمە خۆ ئەتوو دەزانی ئوستازەی قانونی گەورە بوو وەرم خۆ تو دەزانی وەچی من دەزانی ئەوە سەرکەوتو نییە ئەوە دنیا هەموو هەستایە دەرێ نەیکەی دوایێ خودی ڕیفراندۆم وەکو برێی پرۆسەیەکی زیاتر قانونیە ئەو نەقانونی دەولی موافقە کرایە نە دەستورێ ینی هەیە لە بۆ خۆی قسە دەکە هەر دەرێ کاکە ڕیفراندۆم ڕای میلەتە هەروە دەری لە بۆ خۆی قسێ دەکە کاکە ئەوەیە تاپۆی ڕەشە هەر ینی قسێ لە بۆ خۆی دەکە ئەتوەگە جێ خۆیان درێ ئەگەر جارشکە دەبی هەر قسەکە جێ لێوە درێ میلەت جارشکە دەبی ڕیفراندۆمەشکە بکە ئەو جاو ڕیفراندۆمە هەردەوەش ئەدی چۆن حکوومەتی هەرێم توانیتی سڕی بکە ئەگەر وایە خۆت کەس هی ئەوی زەربەی لەو ڕیفراندۆمەیدا کەس نەبوو بەس حکوومەتی هەرێم بوو ئەو سڕی کرد بە ڕسمی چکە بعد لە دەرەوە قرار لەسەر دەربکان هەرچی دەکرێ هەنچی ئەوەی تەسیر نییە کە بە خۆت قرارشتی یعنی سڕی دەکەی دوایە نەک سڕ ڕاستیان پێبرم ئەویان لە خەرچ شاردەوە بە شەو چوو بوون ئەوجە نازم چۆن ئەو بە شەو چوون ئەم داوەکەی دیتمەوە لە معلوماتیش لەوێ موافقە لەسەوەی کرابوو کە ڕیفراندۆم هەروەشاوە تا ئیمزای لەسەکرایە محامیەک چووە من ناوەکەشی لەکنە منە 450,000 دیناری ئەتعابی محامیەکەش درایە ینی بەو شێوەی درەکە ئەوە هەرگراوجەوە دەسەڵاتی کوردوی لە بەرچی وای لێ هات ئەم زۆر سوال هەیە یعنی بابرین ئەو ئەنجومەنەی کە ناوی لێنرا بوو ئەنجومەنی ڕیفراندۆم لە بەرچی جارشکە دانەنیشتنەوە مەسەلەن ئەو نامە گەورەی تیلرسۆن هات لەبەر چی بەجێویان نەکرد بەڵام محکەمەی ئیتیحادی چییە قرارەشی دەرکرد هەموو زەندەقیان لەوی چوو بەس نامەکەی تیلرسۆنیان لا مهم نەبوو کە بەڕاستی ئەم چەندی تەمەشا دەکەم یعنی گەلە عەجیب بوو سەرکردایەتی من لەبەرچی وای لێ هات سەرکردایەتی من لەبەرچی زۆر ترساب خۆی دوو ناوی تێدا بوو لە قرارەکەی بەڵام دوو ناوەکە گرنگی ئینسان نابیە کاو ئیشە چی کرد نابی لەوەی بترسێ مەبەستم ئەوەیە قسەکەم لەسا ئەوەی هات ئەو مەوزوعە دەبابی ئەوەندە درێژی نەکەمەوە پرسی ڕیفراندۆم مامۆستایەکەی زانکۆی گوتم ئەتوش وەچی من دەزانی ئەو مەوزوعە شکست دەینی لەبەر چیە توش وەچی وەرە بەسەرکرێت بەڵکو بەجێمان دەکەن نایکەن گوتی وەڵای من ئەو سەر ئێشێ ئەتو دێکێ من سەری خۆم نایش وە شەرتی لەو حیزبەش بوو گوتی بەڵام ئەم شتەشکەم کردێ گوتی لە یاداشتەکانی خۆم نووسیتم ینی زانی بەتەمایچنا ئەوە بزانە ئەوە چەند ناشیرنە زۆربەی زۆری سەدام کە ڕووخا ئەوجا دەستیان بە یاداش نووسینەوەی کرد دەسەڵاتی ئێمەش کاتێک کە دەڕوخێ ئەوجا دەبینی فلان مەکتەب سیاسی و فلان ئوستازی جامیعی دەست بە یاداش نووسینەوەی دەکەن ئەوە دەست بە غەیبەتی ئەوانە دەکەن ئەمە ئەو کاتی ئەو شتەی ناکەیت ئەمە ئێستا دەی پێیان دەرێن کوراوەتان غەڵەتە هەینێت ڕەنگە دیفاعیان لێ بکەیت ئەوانە بزانە ئینتیهازیەت چۆنە زۆر بەخۆی بمنی گوتی وەڵام من لە یاداشتەکانیشتم ڕۆژێکدادی بڵاوی دەکەم ڕۆژەکەینێ کە ئەو دەسەڵاتە نەمینێکای و ئێستا وا لێی دەخوا و لێی خواردووە دەسەڵاتە ئەو دەسەڵاتی خۆشمان ئەوە عاشقی ئەوانە بوو ئەمە وەکو ئەمانی ئەو ڕۆشن بیرانەشی پێ دوشمنە وەلەو ئەمە لەو ناحیەی هیچ منەتمان بەو دەسەڵاتەی نییە بای ئەو پەڕەی چاومالەوەی سوودی لێوەرگرین و نازان چی لێ ئەسڵەن ماریوی هەر حرامیشە یعنی کەسمان چاومان لەوەی نییە ئەوان با دڵنیا بن ئەگەر ئەمە لە بۆ هەندێ ئەو قسە گفتوگویان لە بۆ دەکەین لە بۆ هەندێ هیچ جۆرە ئەوەکمان لەو دەسەڵاتەی نیە بەڵام ئەن مەبەستم ئەوەیە سەرکردایەتی ئێمە ئێستا تووشی ئەو دەردەی بووە هیچ پرسوڕایەکی بە عەقڵی کوردی نمایە چداکە چەند ئەوە کە بالە بۆتان باس بکەم یەک لەو سەرکردانی نزیکە خۆی ئەنجومەنێکیان پێکینە ئەنجومەنەکە پێکاتێ لە ئینتیفاز قەمبەر میسال ئالوسی جازار فاروق فائق شێخ عەلی دێ طبعا ئەوانە بە پێ علومی سیاسی خرافیاتی سیاسی بازەکە جارویان گوجێتان لە خرافیات بووە دەبینی یەک قسەی دەکا خرافیاتی باز دەکە وعزە کەس نازانیت چییە هی ئەوانە بە زۆری وایە ئەوە سێ مدیر مەکتەبەکەی قەدیمی ئەحمەد چەلەبیە دووسێ قیادە قوتری قەدیمی حیزبی باسشن ئەوانە خڕ دەبنەوە ئەوانە بە خۆیان چیان بەمێشتە چیان حەز لێە وێنەیەک دروست دەکەن ئەوە بە سەرکردەی ئێمە پیشانە دەن سەرکردەی ئێمەش زۆر زۆر شاگەشکە دەبی وەرزانی عین ڕوودا ئەوە چەند جارە ئەگەر جێتان لێو بی
والله موضوع قرنقة أقد جيتان ليبي فايق شيخ علي حفتق له بيش قصتش زور عزايبي قوتي بارتي ديمقراطي كردستان وبايكوتي هەڵبژار دەکا خطوة قلع عظيمة وسەرکەوتو بەڕاستی ئەو ئیشەی بە پارتی بکردا باە کە خەریک بوو بیکەن نازم چۆن گەڕانەوە لە ڕێفراندۆمەکەی زۆر زۆر زەرەر زیانی زیاتر دەبوو لە بۆ خودی حیزبەکەی ئەو جارە نەک لە بۆ ئۆکێ یعنی چ ڕێیەکیان پێپشان ئەمە ڕێیان پێپشان دەنەرێن هەموو کوردستان دەرێن نەکەین سەن ئێستا نەفت کات خۆر کورە گوتمان نەکەن غەڵەتە ینی معادلەکە هیچ معقەت نییە هیچ نییە ینی ئاسانە ئەویشە 1970 لە بەغدایە وەرەگری ئەمریکا بەخۆی هاتێ لە پێش چایمە گوتی تا ئەمریکا مابی ئەو 1970تان لە بۆ وەرەگرین نەفت و داهاتی خۆتان لە بۆ خۆتان لە بن هەردیە ئێتو بێی لەو گۆڕێ ئەو ئیشەی تێکبری هەموو کەس زانی ئەوە مجازەفە چی غەڵەتە و ئاخیرەکەش چی لێ دەرچوو ئاخیرەکەی کە لەو ڕۆژانە تەسلیم کرا حەقیوە بوو مدعی عام ڕای گشتی خەڵکێک بێ ئەوە یەقەی ئەو کەسانە بگری کە ئەو ئیشی کردی گوتوایە کاکە ئەلی نەمان گومەیکە ئەتو کردت باشە 1970مان هەبوو برێنیان ئەخر ئەو کاتی بووە حەفلە ڕاستیەکەی بووە هەرا لە کوردستان ڕاستی ئەمن ئەو ڕۆژی ئێوارەکەی ساعت 7 گفتوگوی یەکەم هەبوو بەخۆیان خەبەرمدا ئەو تەلەڤیزیۆنی گوتم وەڵی پێم خۆرنیە و گفتوگوی بکەم گوتی لۆ لەبەر چی تو چ دەری گوتم وەڵی من دەرێم زۆر خراپە ئەو نەوت دەرینە گوتی باشە مادەم وایە بەرنامەکەی تێکرد دوای تەلەفۆن لە بۆ کردمە گوتی بەرنامەکە 43 دقەیە پێمان تێک نادرێ گوت دەبی بێ وەڵا بە ناچاری چوم کە چوم گوتم قسەکەش وا هات گوتم بەڕێزان مامجەلال و کاک مەسعود سبەینێ نوێژیای بەیانیان کرد بچنەوە نەفتەی بگرنەوە غەڵەتە زۆر غەڵەتە کارە سات بەسا ئەوی دی چکەم جێم لە جێی من ناتالیا ئەو قسەی کرد لە جێی من ڕەنگە جەماعەت لێرە هەندێک لێرم ئێستا ناتالیا ئەو کاتی ئەوەندە گەورەش نەبوو بەڵام ئەندامی وەفد بوو کە چوو بەلای سەرکردایەتی ئێمەی کورد گوتی ئەمە پێمان گوتن ئەمریکا بەڕەسمی سێ قسەی ناردبوو لەوە سەرکرایت کرد بەڵام یەکیان نەفتم لێرە باسیەکەم گوتی پێمان گوتینە کاکە واز لە نەفتی کوردستان بینن ئێوە 1970تان هەیە لە بەغدای ئەمە ئەو ئیشەمان پاداشتە لە بۆم بوو 1970 نییە کەمترە بەڵام ئەمە 1970مان لەوە مسەوگەرن کوردستانی پێ بکەنە زێر و زیو هەتا دنیامایە ئیدارەی ئەجاوە قسەمیمە ئیدارەی دووەلی نەفت بە ئیقلیم ناکری ئەوای پێگوت ئەو کاتی کە ئیدارەتان پێ ناکرێ دەوڵەت ئەوزگات چ بە ئێراندا دەدەن یان بە تورکیا ئەوان قازان دەکەن بەتەن لەو ماوەی کە ئەمە لێرە لە خۆشی داوین تورکیا پڕی قەیران بوو ئەو نەفتەوای لێ کرد قەیرانی وێ هیچ نەما ئێرە پڕی قەیران نەفت بە $70 دەدرایرە ئەمن بەخۆم بە 180,000 ئی خۆمە نەفت کڕیتم ئەنگۆش کڕیتان هەمووتان بزانە ئیشی غەرەت و بێسەروبەر چی لێدی بووە گرانی نەفتی لە کوردستان ئەو هەنگاوی ئەوی ناویێنرا ئابووری سەر بە خۆیان نەفت ناردن هەرچی هەیە ئەو جارە بووە قەیرانی موچە لەو کاتیەوە موچە قەیران لە قەیراندا خۆ پێشی هەینێ با ئەو قسەش بکەم ئەو قسە بڕک ڕقە ڕەنگە بەڵام هەمووتان تەئیدی دەکەن ئەخۆ ئێمە ئێستا لە کوردستان دەوڕەمان بووینە هەمومان سەرکردەکانمان هەزار قاتی ئێمە خۆم بە پارەی ئەو 1970 عێراق هیچ بە ئەوەی خۆمان نییە لەبەر یعنی ئەتو لەبەر چی ئەوەی تێکەدەی یەک شت هەبوو ئەو 1970 چاودێری لەسەر بوو دەسەڵاتی کوردی زۆری لە چاودێری دەکەوە زۆری حەز لەوەیە وهابکە بنووسی ئەوە 100 دەفتەرم دات و ئەو 50 داوێ ئەوم داوی ئەو فەوزایی زۆر حەز لێیە ئەنی ئێستا ئەوەی دەسەڵاتی کوردی دەیکە ترامپ پێی ناکری پۆتین پێی ناکری ڕئیسی عێراق پێی ناکری ڕئیسی تورکیا پێی ناکری ڕئیسی ئێرانی بچی پێی برێ بریاری ڕئیسی تورکیان ڕئیسی ئێرانی ئەرێ سیارەکەم بدێ تعجبی دەندرێ وڵاو شێت بووە درێ من معاشم مەسەڵەن 45 وەرەقەیە ئەخرم لە چێ بینم سیارەی بدەمی ئەوە دەبی دەرۆزەیە ئەوە هەر تێژ ناگە لەو مۆزوە لە کوردستان بە خۆتان دەزان چۆنە مەبەستم ئەوەیە سەرکردایەتی ئێمە ئەو ئیشانە دەکە ئەو هەنگاوانە دەنێ یان خەرک پێی دەکا یان احتیمال لەسەر عەقلی کورد دەنا زۆربەی زۆری کە ئەو ئیشانەی کردیە ئەوەی نەفتی کە ئەم تەرکیزم کردە سەری نزیکەی چەند ساڵی خەیان لە 2009 وابزانم سوکانەکە بادرەوە نەبوو 2009 ئێستا 25 دەکات چەند ساڵ
16 سال کوردستانیان تەرتویان کرد هەرەوەندە نییە ها قەرزارە خەرگەوەی دەزانی 17 بووە 12 بیرە نەفتەکان تەرتوێران بووینە زۆر خراپ وێران بووینە ئاگەتەن ئەو بیرە نەفتەی کەرکوچی لە ساڵی 1927ەوە وا دەڕوا هەتا ئێستاش چونکە سیانە و ئەوەی باشی هەیە هەتا ئێستا هیچ کێشەکی نیە ئەوانەی بەو 19 ساڵەی هەموو بیرەکان وەکووری ئیستیلاک لە کۆتاییدان مەبەستمەوەیە حەقوا بوو بەخۆشی ئەو تیمەی کە کوردستان بەڕێوەدەوەن برن وڵای ئێمە لە هەموو ڕووەکان شکستمان هینە حەقوایە بیدەینە دەست خەرکانێکی عاقڵمان بیدەینە دەست خەڵکانە کە تەکنۆقراتن شارەزان یان ئێمە دیتمان هەندێک کەس کە حکمی کرد لە کوردستان زۆر سەرکەوتوو وڵام من لێرە ئەوەی ئاشکرا دەکەم هیچ لەوەی ناترسیم داخۆبرن ئەوە مەتحی فلانی دەکەیانە مەسەلەن یەک لەوان نمونەی دکتۆر بەرهەم ساڵە 2 ساڵی دکتۆر بەرهەم ساڵە ئێستاش ئەو خەڵکی کە دەوڕەمەندە و وەزعی باشە و فەقیر سوودی و لێوەرگرت فەقیر یەکەم جارە توانی بستە ناو حکومەت بودجێ یەکەم جار هاتە ناو حکومەت یەکەم جار 4-5 ملیار دۆلاری حکوومەتی هەرێم هەیبوو یەکەم جار هەموو یەکەم جار ئەو 2 ساڵی بەڕاستی ئەگە بی کردوایە 4 ساڵ و 6 ساڵ ئێستا کوردستان یان ئەگە هەر ئەو ڕێی زۆرا بواە یان خەرچی وەچوی بەڕاستی زۆر سەرکەوتوتر دەبوو ئەمن ئەو باسانەم لە بۆ هەندێک کرد کە سەرکردایەتی ئێمە ئاعتیمادی لەسەر عەقڵی کوردی نیە دەچی بە قسەی وەچی فایق شێخ عەلی کە هانی دەدا دیسان غەڵەتەکی گەورەتری پێ بکەن کە لە پێشترێ غەڵەتی گەورە زۆر غەڵەتی گەورە نییە غەڵەتی کوشندا ئەو هەرێمە ئەوەندە گەورە بوو لە دنیا ئەو ڕئیس دەڕەوەی ئەو ڕئیس دەهات ینی گەیشتە ڕادەیەک تعاملی عسکەری لەگە دەکرا تعاملی عسکەری لەگە هەرێمەک بکرێ قەڵکەی ڕەنگە نەزانی معنای چێت بەلەگە گەورەیە چکە تعاملی ئینسانی هەر زۆر ئاسانە تعاملی سیاسی بڕک دەرەزەک لەوی گەورەترا تعاملی قانونی زۆر گەورەیە بەس کە گەیشتە تعاملی عسکەری یعنی لە هەموو پێوانێکی ڕەتی دابوو ئێستا قنسوڵەک دێ مەمنونن کە پێشوازی لێ یەکەن سەفیرەک دێ ئەو دێتە لای مەش ئەنی سەرکردایەتی مەکە چەند دەبی نێزیکەی لە 2019ەوە کە لە پاش ریفراندۆمە ئەمریکا یەک داوەتی سەرکردەی کوردی نەکرێت دەزان ئەوەی یەک داوەتی نەکرێت بۆ تەماشای ئەو بکەن استقبال نەکرێیان ئەوەی ئاکەمێنێ بەڵام زانم وەزیر خارجی لەوێنە بۆ بەڵام مۆزەفەکان کیان دیت ئەدی پێشان ڕئیسی ئەمریکای بە خۆی دەهات استقبال دەکردن داهاتە کوردستان یعنی ئەوە دەبی ئاگامان لێبی سەرکردایەتی کورد حەقوایە ڕوو لە عاقڵمەندە کوردەکان بکە کە ئەوان دڵسۆزن لەیست النائحة كالثكلى چه لێرە عەرەبی دکتۆر ڕعتقمێ دکتۆرە لەیست النائحة كالثكلى یعنی شینجێر وەک جەرگ سوتاو نییە واضح قسە شینجێر ئەوەی کە بینیمان ئەو مانگە کە تەواو بوو بەڕەئی من حەقویە کۆمەڵک ڕەوشنبیری کورد ئەحزاب هەموو بەیان دەرکەن داوا لە سەرکردایەتی کورد بکەن کە چیتر هەڵەی وا نەکە خوێندنەوەی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بۆ جیهان بەو شێوە خراپە نەکاکە کوردستان تووشەوەی بکە وە بزانن شەڕ ڕوو دەدا لە عێراق شەڕ من هەر قسەی ئەخیرمە حەزەکەم تەحلیلێکتان دەمێکە لەبەرچی ئەمەزانیمان لە عێراق نادری خۆی ئەو جموجۆڵەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەلێرە بەبیرتان دێ خەسن کاگبرای مناقشەی لەسا مەوزوعی کرد ئەدی نەمان گۆ کاکە هەر سارێک دەبی وابزن کە نەتەنیاهۆ گوتی ئەمن وەچی شەرق لەوسەد دەگۆڕم یەکەم جار ئەمە لێرە گوتمان کاکە ئەوە سنوور گۆڕی نییە مناقشە چ وردمان لەسەر گوتمان گۆڕینی میزانی قووێ بەبیرتان دێوە نیە گوتمان بالفعل هاوسەنجی هەیە زۆر گۆڕە ئەوە یعنی نەرێنە من ئەتووەوە مووقیفتە ئەوە خوێندنەوەی هاوسەنجی هێز لە قازانجی ئیسرائیل و ئەمریکا و جەبهەی وان گۆڕە لە ئەوەی بەرامبەری فەقیرەی خراپ شکستی هینایە بەڵام ئەوە جودایە ئەو مووقیفنی ئەو خوێندنەوەی ئەمە ناکرێ یعنی بنی وەڵ هەروان سەرکەوتوو بوون ئەوەی ناکرێت بۆ شێوازە دەزانی بەوردی ئەگە بەوردی باس بکەین کە چۆن زانیمان لە عێراق نادرێ خۆی ئەو حەملێ ئەو هەڵمەتەی ئێستا لەسەر چیە بزەبێت لەسەر ئەوەیە کە چیتر تەوەر
لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەمینی یعنی ما ئەگەر ئەوەی بخوێنینەوە تێدەگەین لە چێ دەدرێت لە چێ نادرێت لە چێ حربە لە چێ گورزە زۆر بەوردی ئەومان باس کردیان خۆی یان ئەوەی ناویلێنرا ئیتیفاقی ئیبراهیمی یان کەناڵی دێڤید یان پرۆژەی نەتەنیاهۆ ترامپ پێکەوە ئەو پرۆژانە ڕاستی ئەمە دەبی کورتی کەینەوە لە 5 خەت هەرچێ لەوەی تێنەگا کە ئەوە چیاری ئەوەی ڕوودەدا چیان دەوێت بەمانە نازانی سیاست دابڕێژی ڕاستەکەی هەرچی ئەوەی تێنەگا نازانی سیاست دابڕێژی حیزبی کوردی زۆر بێ زۆری ئەو قەیرانی هەیە سەرکردەی سادەی هەیە ئەمن هەمووی نارێ تێنە دەگەیشتە لە بەهەندی هەر یەکەشتەجرێ خۆی ئەوەیە بزەبێت لە جەنجی جیهانی یەکەم باسی مەبادیئی نوح دەکرا ئەو جارە باسی ئیتیفاقی ئیبراهیم فەرقی چییە مەبادیئی نوح جێکردنەوەیە لە ناو کەشتی ئیسرائیل ئەو کاتی جێ لە شەرق ئەوسەد نەبوو جێکردنەوەیە لەگەر جێبەوە ڕێککەوتنامەی سایکسپیکۆ ئیمزاکرا و وعدی بالفەردرا سەبر ئەو مەبادی باسیشی نەما ئەجارێ لە ڕێککەوتناوی ئیبراهیم تەوسیعە چکە ئیبراهیمی بەخۆتان نەک دینی ئیبراهیمی ئاگاتان لێ بێ زۆر جار دینی ئیبراهیمی دینی خۆمانە ئاگاتان ڕێککەوتنامەی ئیبراهیمی جودایە ئەمن نازم ئەنگۆ خوێنتانوێنە لە وەزارەتی خارجی هەیە 8 مادەیە مادەکان وەچی تەماشای دەکەی خراپ نییە لەوەی ئەو جارە ئیسرائیل دەیەوێ چاردەورەی خۆی بە سەنگەر ڕێژ دەوڵەت پاسەوانی بی لەبەر چی لەو ڕۆژانە موافقە لەسەر دەوڵەتی فەڵەستین دەکە چکە ئەو دەوڵەتی فەڵەستین ئەو قسە یەکەم جاریشە دەیکەم ئەو دەوڵەتەش یەکە لە دەوڵەتەکانی پاسەوانی ئیسرائیل ئوردنا مسرە ڕاستیەکەی سووریا شەر بەو شێوەی هاتیە و دروست ئێستا کە ئەو ئیشانە دەکرێ دروست لەوێ دەمینێ چێ نێزیکە جیران حیزبوڵڵا ئەلێرڕا ئەمە ئەو کاتچوانگو پرسی جەنگ تەنها و تەنها ئەوەی کاندید بی لە بۆش جەنگ حیزبوڵڵایە چکە ئیلا و کێشێلن بەس ئێران و ئەوانە دوورن حوسی ئەوانە دوورن لە چاردەورەی ئەوی پێی دەگوترێ ئەمنی قەومی ئیسرائیل لە چاردەورەکەی ئەوە ناخوازی ئەو تو حربەتی وا بکەی تەنها حیزبوڵڵایە ئەگەر چەک نەکرێ ڕەنگە ئەو حرب بکرێ لەگەری مستەلەحی حرب بەزەوان کە پێی دەگوترێ مستەلەحی گورس ئەجاما هەر یەکە و ئەم نمونەکتان لە بۆ دەینەوە چۆن ئەفغانستان هاتەوە یان چۆن سووریا گۆڕا شروتی نوێی ئەوانی ئەمن باسم کرد ئەو پرۆژانە شروتەکانیان زۆر بەسیت و سادێ ئەفغانستان ئەتووەرە خزمەتی وڵاتی خۆتکە و حەق لە سەیز نەبی حەق لە دەرەوە نەبی مستەلەحی تەزدیر تەورەتان بیستێوانە بالضبط ئەو حەڵمەت و هەرە لەسەر ئەو مستەلەحەیە لەسەر تەزدیری سەورەیە نابی ئەوە تەمان ئەوان وادرێن شەرچ نییە سەرکەوت نسبەک سەرکەوتوو بووینە بەڵام نازانم هەتا ئاخرسێ ئەفغانستان هاتیە هیچ عیلاقەتی یعنی چەند لە غەزەدرا قەت جێتان لێ و بەیانێک لە ئەفغانستان دەرچی تەئیدی یانی شتێکی بکات نییە مثلا جنوب ئەفریقا هات سکاڵای کرد ئەو گوتی نەتەنیاهۆ وایە یعنی وەکو برێ یاڵا سکاڵایان لەسەر کرد لە عالم بەڵام لە ئەفغانستان هیچ نەکرا یعنی ئەوە نەکبێ ئەمە غەیبەتی بکەین وا هاتەوە کە هیچ حەقی لە سەیز نەبی ئەوەیە سووریا ئەحمەد شەرە بستەک لە غەزەی دوورە قەت جێتان لێ بوو جارێک هاریکاریە قسەک لەسەوی فەقیرەی ئەو معلوماتیاندا لە عێراق کا تەزدیری سەورەی هەیە کا تەئسیری لەسەر چاردەورەکەی ئیسرائیلێ هەیتی هەمومان دەزانین زۆر نییە معناویە ئەلەوەی ڕائەمەزانیمان سەرکردایەتی ئێمە خراپ بە هەڵەداچوە لی نادرێت ئەوەیە خۆی کە تو دەرەی ئەرێ راپۆرتەکەم لە think tank یان مرکزەی استراتیژی لە بۆ بینە بزانم دیراست بکە یەخۆ دیراستەکە ئەو هەیە دەبینی ئەو پرۆژەی دەخینتەوە ئامانجەکانی دەخینتەوە ئانی مستەهدەفن دەخینتەوە لە کۆتاییەکەی دەردەچی کە عێراق مڕەشەح نییە لە بۆ لێدا یەک شتەیە ئەمە ئەو کاتی شۆمان گوتمان ئەگەری هەیە ئەگە زۆر گەورەبی ئەو ئەگەرە مستەحیل نییە لە هەندێک سەرکردەی حەشتی شعبی بدرێ هەندێک یشت سیرەی لەسەر دەوڵەتی عێراقی حەز دەکەین ئەو کوتە باسەمان کرد ئەنی سەرکردایەتی ئێمە جارشکە ئەوها بە هەڵە دانەچی ئەگە هەر بە هەڵەش دادەچی حەق وایە ئیستقالە بدەن ڕێی خەرچ بکەم چکە ئەو غەڵەتانە غەڵەتی زۆر کوشندنە
غەڵەتەکان هەر لەسەر خۆیان ناوەستێ هەرێمی کوردستان تووشی شکستی ئەو تەنازولی ئێستا تەسلیم کردنی نەوت و هەموو ئەوە ڕاستە بەسەرکەوتنی دادنە من نازم وەڵاوە سەدام حوسێنیش لە المعارک زۆرتر چی لەسەر چی نما ساڵانە یادی دەکردەوە یعنی بڕێک ناشرین وەڵامنەوەی سەرکردەی کورد یادەچی شکستی گەورە دەکاتەوە بە سەرکەوتن ئێوەڵایم لە جێ خۆم شەرم دەکەم ینی پێش ئەسڵەن دەبایە دەبی برێ وەڵا جەماعەت هەموو پێکەوە ئیشەکمان کرد شکستی هینە هەستان لێیە ئەمن ڕئیس دەبم بەردەوامە حەزتان لێنە من لا دەکەوت دەبی وها بێ ئینسان نابێت تو هەربی هەم سەرکەوتوو بوو یعنی ئەوە ئەو هەموو شکستە دێ هەرێمی کوردستان لەو بەرزەی هاتە ئەو نزمی جارێک نەمسەقەفەتی ئەو دەسەڵاتە نەنووسەرێک نەمامۆستایەکی ئاینی ئەو دەسەڵاتی دەرێ جارێک نایانگوتێ فلان ڕئیس کوورەتەوە هەڵەتت کرد یخۆ حەدیث لەسەرەکە كل بني آدم خطائين وخير الخطائين توابين هابزانا هەموو ئینسانێک دەبی غەڵەت بکە وەرە ئەو مسەقەفانەی سەر بەو دەسەڵاتەنە بە مامۆستای ئاینی بە مامۆستای زانکۆ بە نووسەر بۆ یەکجار ناتوانین برین سەر کردات و ئەو غەڵەتەتی تەمەشا ئەو وەزعە ناخۆشەی کە ئەو ژیانەی کە ئەجەمە لێرڕا کە باز دەکەین دەرین ئەو غەڵەتانتان هەیە ئەوەتان هەیە ئەوە لە ڕاهی خوایە ئەوە خێرەشی زۆر گەورەیە لە ڕووی دین و هەم لە ڕووی وەتەنیش ئەرشی سەرشانمانە پیان بین ئەجا ئەوان بەچنەوە عەچی وەرەگرن داخۆ دەرێن ئەوە ڕچی لەمە دەبتەوە ئەوە دوژمنانە هیچ منەتمان بەشتانی ئەمە حەقەکەیان پێ دەکەینین لە قازانجی ئەوان و لە قازانجی وڵاتەکەی ئەوانیش کەیف خۆیتیان بڕکم درێژ کردەوە بەڵام پێویستی پێ بوو لەبەرەوەی مانگەکە تاو بووسبینێ مانجی نۆ تاو دەبی و هیچ لە عێراق نەدراو نازم ئەو سەرکردە گەورانەی کە وعدیان بەو میلەتەشدا کە لێی دەدرێ و وای لێ دەکرێ وای لێ دەکرێت ئێستا حەقوی ڕوونکردنەوە داوای لێبوردناک استقالة دانك يعني اشتكي لبو أمي لتيكن والسلام عليكم ورحمة الله وبركاته.